سڵاتان لەبێ و ئەوکاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر خۆشحاڵین لە ئەڵقەیەشتری بەرنامەی ئەزبوونی پۆل لەگەڵ ئێوەی بەڕێز خۆشەویست بەیەک دەکەینەوە. بۆم ئەڵقەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد فەتاح فریزی ماستەر لە پەروەردەی منداڵ دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. سپاس دەکەم. سەلامەتی مەمنون. مامۆستا لەم ئەڵقەیە دەمانوێت باس دەوە بکەین چۆن ببینە هاوڕێی منداڵەکانمان، چۆن وا بکەین کە منداڵەکانمان بەدەر لە ترس، بەدەر لە هەندێک وابەستەی خێزانی، بەدەر لە هەندێک وابەستەی دابوون نەریتی ببێتە بەشێک لە خۆمان، وەک چۆن هاوڕێیشی لە دەرەوەی قوتابخانە، لە دەرەوەی ماڵ، لە قوتابخانە یاخود لە دەرەوەی خوێندگاش هەموو ئەو نهێنیانی کە هەیەی بۆی دەدرچێنێ و هەموو ئەو خەمانەی، هەموو ئەو ئازارانەی هەیتی دەری دەبڕێ لە خۆشیەکانیشدا هەمیشە بیرەوە دەکاتەوە لەگەڵ هاوڕێکەی بێت. چۆن بتوانین ببینەوە هاوڕێە؟ بەنای خۆی بەخشندە میهرەبان، دەستان خۆش بی، سەرکەوتوو بن ئینشاءالله، هیوادارم بەردەوام بن. تەورەکە زۆر جوانە و پرسیارەکەش جوانترە. هەر منداڵک هەستی بە ئاسایش و ئارامی نەکرد لە ماڵەکەی برادرت نابی. هەر منداڵێک هەستی بە ئارام و ئاسایش کرد، هەستی بە سوکنایی کرد، ئەوە هاوڕێت دەبی. خاڵی گرنگ کە دەمەوێت ئێستا ئاماژەی پێ بکەم ئەوەیە حکومدان بەسەر منداڵەکانمان وایان کردێ منداڵەکانمان هاوڕێمان نەبن. کاتێک کە ئەچوو منداڵێک کارەچی کرد، هەڵەچی کرد، ئەگەر یەکەم قسەی تو زەنشتەکەی تو حکومتدا بەسەری ئەو منداڵە هاوڕێت نابی و ئامادە نییە جارە ژر قسەت لۆ بکە. ڕۆژانە مەسەلەن ئێمەمانە قسەی بۆ چێ دەکەین؟ هەر بلا هێروەیەکە کە سەرزەنشتمان نەکە، یەکێک نەڵێ مەسەلەن لۆ بە قسەیم نت نەکرد. هەمیشە بۆ ئەو کەسانە قسەی دەکەین کە دەڵێ باوشی میهرەبانی خۆمان بۆ دەکەنەوە، دەڵێ جێمەدێ چی تێدایە؟ کاکە ئەمە وەختی خۆی ئەهام بەسەرات و چوومە کفران کەسی وەزعکەشم چا کرد و خۆم لێ بێدەنگ کرد و جێشم پێ نەدا و هەرفشەشم پێ هات و زۆر تەبیعی، ینی بۆ زمانی قسەی دەکا، دەڵێ ئیشەکە حەل چارەسەر بوو. بەڵام ئەگەر هات و بە داک و بابی گۆت، داک و بابی یەکسەر گۆتی ئەها بە قسەی منت نەکرد لێ ئەوەت لێ هات، ئەدی فران ڕۆژی وەم نەگۆ وەمەکە ئەتووەت کرد لێ ئەو هات لێ هات. ئاگادار بە جارێکی تر گرێ دەرین و خۆی گرێ دلی خۆی بۆ تو ناکات. ماوەسا ببورە زۆر جاران منداڵەکە تەنانەت هاوڕێکی وا شک نابە کە گوێ لێ ڕابگرێ. ینی زۆر جاران بیستومانە ئێمەش لە تەمەنی هەرزەکاری خۆمان کەسی بەرامبەر بەو شێوەش ئامادە نەبوو گوێ لێ ڕابگرێ. تەنانەت دایک و باوک ئامێشی بۆ دەکاتەوە، گوێشی لێ ڕادەگرێ، بەڵام دوازار منداڵەکە هەر هاوڕێکەی خۆی، هەر ئەوەی کە لە دەرەوەی ماڵ وابەستەی هەیە لەگەڵی ئەویان بە باشتر دەزانێت کە خەمەکانی خۆی لا باسکان لە ماڵ. کەست یەک ڕۆژ ئەگەر کەسێک لە ڕووی دەرونیەوە تاوا نەبێ، لە ڕووی دەرونیەوە تاوانێ وەختم لەسەر ئەو بابەتەی نییە، کەسێک زانی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان جارێک ئەو شتەی بەسەردا ڕۆیشت بێ، مەسەلەن کەسێک گەمەی پێکرد بێ، یاری پێکردی بە چاوی دابیتەوە، سوکایەتی پێکردی، خەڵکی لێ تێگەیاند بێ، جارێککە بچی گرێ دەرونی خۆی بکاتەوە، مستعیل لە شتیوانیە. ئەمندا دەبی دابنیشم وەکو دایک، وەکو باوک دابنیشم لۆ منداڵەکەم هاوڕێکەمی لە من پێ ئەفزەلترە. تکا دەکەم لە داک و بابان، تکا دەکەم قەت نەڵێن. ها زۆر جار ئێمەمانە جێمانێ دەبێ، هەر نمونەمانەیە مەسەلەن زۆر جار نێوە ئەو ماڵەی جارش کە نەدبینیم لەو ماڵەی یەکسەر دەرگەچی خراپی بەڕوویدا کردەوە کە شوێنە چیتر لە دەرەوە بدۆزیتەوە. پێمان خۆش بی، پێمان ناخۆش بی، ئەگەر منداڵەکەت حاشەشت لێ کردبوو کە ئینشاڵە شتی وا نابی لە کۆمەڵگەی کوردی، خوایە ئەگەر هەرچی خێزانی کوردیە تەفرەقە و ناڕەحەتی و شەڕ و ئاشوب و ئاژاوی تێدایە، خوایە سەهلیکەی و بیانگەینەوە یەک. ئەگەر قەتلی کرد کە ئەتۆ حاشەت لێ کردیە، شەڕەکە دێتەوە پێش دەرکەیت و یاننا بێگومان لێی ناچێ دەرێ لە مەحکەمەی نەفەقەی من نەفەقەمانەیە. ئەو بابەی کەوا وڵاتی بەجێهێشتیە لە وڵاتەی نەمایە، منداڵی بەسەری خێزانە منداڵ داچی بەجێهێشتیە،
بە پێی قانون ئەو منداڵە دەتوانێت ئەو داکە دەتوانێت داوایەک لەسەر بابی ئەو کوڕی بنووسێ لۆی نەفەقی منداڵەکانی بدا یعنی لێت نابیتەوە بە قانون لێت نابیتەوە بە عورف لێت نابیتەوە بە شەرع لێت نابیتەوە دەکەواتە ئێمەمانە خوا نەخواستە بەر لەوەی تووشی ئەو کارە ساتانە ببین بەر لەوەی تووشی ئەو ڕووداوە ناخۆشانە ببین بتوانین هەمیشە هاوڕبی لەگەڵ منداڵەکانمان مامۆستا ببورە ئەو شتە سادانەی کە ئێمە ڕۆژانە بەبێ ئەوەی پلان و بەرنامەی بۆ دانین پێویستە لە پرۆسەی ژیانکردن لە چوارچێوەی خانوویەکدا لە ماڵێکدا چییە بیکەین بۆی شتەکان ئەوەندە لای خۆمان گەورە نەکەین پرۆگرامی بۆ دایان بیر لێ بکەینەوە تەنانەت خوێندنەوە بۆ کۆمەڵێک حالەت بکەین نا ژیانکردنە و ئاساییکردنە و دوازاریش پەروەردەکردن لەگەڵیدا و بوونە هاوڕێی منداڵەکەتە چ دایک چ باوک خۆت مەکە پاڵەوان لە بەرچاوی منداڵەکەت هەمیشە بڵێ هەندە جار ئەو بکە پاڵەوان لە یاریەکان هەمیشە خۆت مەکە براوە ئەوی بکە براوە زۆر جار ئەمر بەسەر منداڵەکەت مەکە ئەو ئەمرەیە وای لە مەکردیەکەوە منداڵەکانمان حەزیان بەمە نەبێ حەزیان بە دانیشتن لەگەڵەمە نەبی هەر دانیشتین ئەمر دەکەین ئەوها بکە ئەگەر ئەوانەکەی ئەوها دەکەم باوڕ بکە نەیالم بڕۆی ئەوها بکەی ئەگەر ئەو قسەی لۆم کرد مەسەلەن لۆم کردی جێبەجێت نەکرد مۆبایلەکە دێ وەردەگرمەوە بڕۆ نوێژێ بکە نوێژێنەکەی ئەوها دەکەم بڕۆ نازانم بڕۆماری فران کەسی ئەو شتم لۆ بینی ئەوانەکەی ئەوها دەکەم ئەو وا دەکا منداڵەکانمان حەزیان پێمان نەبی ئەی کەی پێویستمان بە حکومدانە حکومدان ئەو کاتە بێ مەسەلەن ئەمن زۆر جار دەڵێم مەسەلەن ئێمەمانە حاڵەت هەیە مامۆستا کاتێک کە حکم دەکەین حاڵەتێکی هاتە پێش مەسەلەن ئێمەمانە هەمومان لە کاتێک کە ڕووداوێکی نەخوازا ڕوودەدا ئێمەمانە هەمومان پێویستەکەوە ئەمر بکەین ئەمرکردن زۆر ئاساییە بەڵام دەکرێت وەخت و شوێن و شێوازی گوتنەکە دەور دەبینی لەسەر ئەو بابەتە کوڕی شیرینم دوای ئەوەی کەوا خوێندنەکە تەواو کرد ئەو کارش ئەنجام بدا ئەگەر توانیت ئەگەر نەتوانی ئەمەزانم چ لێ دەکەم ئەدی دانانی کات بۆ جێبەجێکردنی کارەکان زۆر زاران دایک و باوک وەکو تەوقیتی ئامێرەکان یعنی لە کاتێک داواکاریەکی هەیە لە چوارچێوەیەک داواکاریەکی هەیە ڕاستەوخۆ دەبێت منداڵەکە لەو کاتە جێبەجێکە پێی وایە ئەگەر منداڵەکە جێبەجێ نەکرد کەواتەوە گوێڕاری نەبووە چاوەڕێ مەکە ببیتە هاوڕێ منداڵت یەک نمونەی لۆت ببینمەوە ئەی پێغەمبەری نازە سەڵ سەلەم ئەوە زۆر تەئسیر لەسەر ژیانی منە بووە زەیدی ناردێ دەرێک زەید بڕۆ ئەو ئیشەم لۆ ئەنجام بدە زەید تاخیر دەبی پێغەمبەر سەڵ سەلەم شەوەش دەبی دەی باشە ئەو لۆ کە ئەو منداڵە نەهاتەوە بەخۆی دادەڕوە دەبینی من زەید لەگە منداڵن گەمەی دەکا وتی زەیدی شەکەم نەکرد گوتی ناوەڕە لە بیرم کرد ئێگوتی بینە بەخۆم بمدێ ئەم بخۆم دەچم کارەکەی ئەنجام بدەم خۆ مەگەر هەندە جار هەیە کاتێکەوە ئیشەکەی نەکردێ بە تەعەددا نەبووە یعنی بەوەی نەبووە کە بیەوێ تۆڵی خۆی بکاتەوە یان زۆرێک لە لاساری بی زۆر جار لە بیرکردن بووە یعنی ئێستا تۆیەک مامۆستا شێرزاد من ئەگەر شتێکمان لە بیر کرد یعنی داواکاریەک پێمان درابوو جێبەجێمان نەکرد حەز دەکەین کو مامەڵەمان لەگەڵ بکەن زرمان لۆ بینەوە پێمان بڵێ جێژمە دێ لە بیریکە بەس ئەو جارەوە ها دابنیشن ینی بەو شێوازە لۆ منداڵەکەم قسەکرد کرد لە سەرەتای بەرنامەکە گوت لۆ منداڵەکە هەر دەچی قسەی لە بۆ برادەرەکەیدا خە برادەرەکەی گوێ لێ ڕادەگری دەزانی خوای گەورە دوو جێدای یەک زمانیدا یەک دەویدایە دەوەی زۆرترین کات گوێ بگرین کەمترین کات بڵێنەوە قسە بکەین ئێمەمانە هەمیشە خۆمان دەکەینە پاڵەوان زۆرترین کات قسە دەسەپێنین بەسەر منداڵەکانمان کەمترین کات گوێیان ڕادەگرین ئیخوای گەورە دوی لۆ دروست کردە لۆی ئەتوو بە باشی جێ بگری بڵێ چ کاتێکدامان نایە گوێ لە منداڵەکانمان ڕابگرین ویستم پرسیاری ئەوکەم مامۆستا بەڵێ یعنی ئێمە پێویستە گرینگە کە بە تایبەتی باوک لەگەڵ کوڕەکەی دایک لەگەڵ کچەکەی دوازاریش هەردووچیان بەیەکەوە کات تەرخام بکەن بۆ منداڵەکە ئێمە زۆر جار وای لێ هاتووە خێزانی کورد کە ئێستا بە بەشێک لە خۆنیشاندان وەکو ڕۆشنبیرێک و خۆنیشاندان وەکو پێشکەوت و خوازێک تەنها لە بۆنەی لە دایکبوونەکانیدا ئاهەنگێکی بۆ دەجێڕێت و دواتریش ئەوەندەی گرنگی بەهای بۆ نیشاندانی کەرستە و کەروپەلەکانەیە ئەوەندەی گرنگیدان نییە بۆ بەرزکردنەوەی کەسایەتی منداڵەکەی و زۆرێک لە هۆشیاری و لایەنە معنەی و ڕۆحی منداڵەکە یعنی پێویستە ئێمە منداڵان کاتیان بۆ تەرخام بکەین
بە تەنیا لەگەڵیان بچینە دەرەوە لەگەڵ ئازارەکانیان بین لە خۆشەکانیاندا بەشداری بکەین زۆر جار بۆنەی زۆر گرنگی منداڵان لە قوتابخانەکاندا هەیە ناچین کۆبنەوەی باوکان کۆبنەوەیکی گرنگە لە مناسبەکانی ئەو لە فیستیڤالەکانە لە میهرەجانەکانە یعنی ئێمە لەگەڵیان دانین ئەوە شواناکە کە ئێمە بڕاستی نەبینە ئەو هاوڕێی کە پێویستە بۆ منداڵەکەمان سوڕانی پەروەردە زۆر تاکید لەوەی دەکەنەوە دەڵێن دەبێ کاتێکی کوالێتی لە بۆ منداڵەکەت دابنی دەزانی تو ئیجتیماعەکەت دەبی زۆر خۆتجان دەڕازێنیەوە ڕیباتەکی جوان بۆنی خۆش چ ڕۆژێک دادنایە ڕۆژێکدانە لێک هەفتە کاتێکی ئەوها کوالێتی بەو شێوازێک و لۆ دەرێ خۆت ئامادەکە ئەو لە بۆ منداڵەکەت خۆت ئامادەکەی دەبێت چ ڕنگدانەوەیەک لە ناخی منداڵەکەی دروستکە دەبێت چی هیوایەک لە ناخی منداڵەکەی دروستکە کە بابی بە شێوازێکی جیاواز هاتووە گوێ لێ ڕابگری حتا خۆشی گۆڕیوە کە گوێ لێ ڕادەگری ئەو جە گرینگە لە کاتی ئەوەی مەسەن ئێمەمانە کاتێکیان بۆ دیاری دەکەین ماوەستا لەگەڵ خۆماندایان بینە دەرێ پەنجەرەی دەکەنەوە یەک بە قورجی خۆمان هاوار دەکەن لۆ پەنجەرەتان کردەوە گۆرانێک بەخۆی لێدەدا یەک بخۆدا عەزم لەو گۆرانەی نییە جاری وایە منداڵ لە خۆیان پێک دێن دوو قسان دەکەن خۆ قیامەت دانایە شەقەچی لەیەک دەدەن سوعبەتەی لەیەک دەکەن هاوار دەکات دیسان لۆ کردانە گارەگار ئەوە کاتی کوالێتی پێدانارێ 5 ساعت 6 ساعت خەریکی ئەوەی دڵی منداڵەکان خۆشکەی دەتو خودا ئەو 5 ساعتە دەدام بە خۆت دابگرە دام بە خۆت دابگرە لەسەر هەموو ئەو ناڕەحەتیانەی کە بەرگوێت دەکەوی هەموو ئازارانەی کە بەرگوێت دەکەوی منداڵەکان نابی وا بکەن ئێکاکە گیان ئەتو ئەوەندەی دەبینی ئەگەر منداڵ هەڵە نەکە ئەگەر منداڵ لێک نەدا ئەگەر منداڵ بەر نەبیتەوە ئەگەر منداڵ غەڵەتێک نەکە ئەگەر منداڵ کەت نەچینەکە ئەی بۆ منداڵە لۆ ئەتو دەبێت لە کاتی هەڵەکان چاوت بستە پشتێ سەرت منداڵی من نابی هەڵە بکە لۆ دڵت بۆی خۆش نابی لەگەر هەڵەکە فێرە ئەزمونەکی نوێ بوو دەزانی مامۆستا ئەمن منداڵەکەم هەڵەی بکە ئەوجە باوشی میهرەبانی خۆم لۆ دەکەمەوە پێیان خۆشە پێیان ناخۆشە چ دەڵێن چ ناڵێن چم پێ دەڵێن کەیفی خۆیتیان چونکە کاتێک کە ئینسان هەڵە دەکە هەموو دنیا پشتی تێ دەکات بەڵام ئەو داکوبا بە هیوای بۆ دەکاتەوە باوشی میرەبانی بۆی دەکاتەوە دەڵێ وەرە بزانم سەلامەتی لەو ڕۆژانە گوتمە کچەکەم گوتم کچم ئاگادار بە لەسەر لەیلوکەکە وەڵا هەر گوێی پێ نەدا و بەربەوە دڵت دەڵێت چێ بە قسەی نەکردم والله ئەوەڵ قسە کە سەری برند کە تەمەشای کردم چونکە زانی یەکسەر تەمەشایم نەکرد زانی پێم گوت نەکرد گوتم بە خۆت سەلامەتی گوتی ئابابە گوتم چێمە دێ کورتی کە مادەم ئێمەمانە مامۆستا تەمەشات کردی ئەمە نەساتی ئامۆژگاری خەڵکی دەکەین ژیان ئیبتیلایە ژیان تاقیردنەوەیە سەختیە ناڕەحەتیە ئازارە شکانە لێدانە هەموو ئەوانە نساتی خەڵکی دەکەین بەڵام لەسەر منداڵەکانمان تەطبیقی ناکەین کو دەبی منداڵی من هەڵە بکە ئێلۆنە والله ئەمن منداڵەکەم هەڵە دەکات زۆر دڵم پێ خۆش دەبی زۆر دڵم پێ خۆش دەبی چونکە دەزانم ئەزمموی وەگرتیە ئێمە زادی ئەزمون نینە بێگومان ئێمە ئەزمونمان وەرگ لەو بابەتانە والله منداڵ هەڵی کرد ئەوجە خۆشت بێ ئەوجە باوشی میهرەبانی خۆتی بکۆت و ئەوجە بڕۆ ماچی بکە بێگومان ئەزمون لە هەڵەکان دروست دەبێت ئەزمون لە هەڵەکان مامۆستا لێگرتنەوە و جیاکردنەوەی منداڵ لە هاوڕێکانی لە کەرستە و کەلوپەلەکانی لەو شتانەی کە خۆشی دەوێ بەڵام دوازار کاریگەری دەبێت لەسەر کەسایەتی ئەوە نابێتە بەشێک لەوەی کە منداڵ هۆگری زیاتر بۆ خێزان و بۆ دایک و باوکی بێ بە تایبەتی لەو کاتانی کە منداڵەکە هەز دەکا لە دەرەوەی خێزان یەکەیشکە هەیە پێویستەکانی پڕەکاتەوە بەڵام کە ئەتۆ نەتێشت ئەو پێویستیە لە دەرەوە بێت لە ماڵەوە جێبەجێکراوەکە ئەوی باست کرد لە سۆز و خۆشەویستی میهرەبانیە لە باوەشگرتنەوەیەکە لە دابینکردنی پێداویستیەکانیتی ئینسان پێداویستە ڕۆحیەکان بێ مادیەکان بێ کە وا لە منداڵ دەکا کەمتر سەرنجی بۆ دەرەوەی ماڵەکەی هەبێ مرۆڤ بۆعدەکە کۆمەڵک شت هەیە دڵی خۆش دەکات لە دنیا چێژی لێ دەبینی دەرەوەیە گەشت و گەڕانە ناوماڵەکەی خۆیتی بەسەربردنی کاتە لەگەڵ برادەرەکانی ئەوانە هەموو و دەیانیت کە هۆکارن لەوەی کە ئینسان چێژ ببینێ منداڵ چێژ ببینێ لە بابەتە بەڵام ینی ئەوە تەر بەبیر دەینەوە مەسەرەن دوازە شەو مەغریب منداڵەکە دەگەڕێتەوە چێندەر بێگومان دەگەڕێتەوە ماڵ زۆر جار کە مەغریب داد ئەگەر تۆپانەی هەیە زۆر خۆشە تۆپانێکە بەڵام کات کە ڕۆی قووەتی نەما تۆپانەکەی کرد تەواو بێزار دەبی دەگەڕێتەوە ماڵێ ماڵەکە سەرچاوەی هەمیشەیی خودی منداڵەکەیە جا مامۆستا
چۆن وا بکەیت کە منداڵەکان نەک تەنها بۆ ئارامی و ئیسراحەت و خەوتن و بۆ خواردن بگەڕێنەوە ماڵ بۆ شتەکانی تر بگەڕێنەوە ماڵ کاتێک کە لە دەرەوەی خێزان کێشەیەک ئاریشەیەک هەیە چۆن منداڵ بۆ کەسی نەجێڕێتەوە بۆ کەسی باس نەکە تەنانەت کاردانەوەی شخراپشی نەبێ بەرامبەر مامۆستاکەی و هاوڕێکانی و تەنانەت دوکانداری سەری کۆڵانەکەی خۆیان ڕاستەوخۆ بگەڕێتەوە بۆ دایشی بگەڕێتەوە بۆ باوکی هەرکە منداڵ پێدەنێتەوە ماڵەکەی لەو کاتەوە دەست پێ دەکا بابەکە ئەگە گوتی ئەتو دەرست خوێندیە توێ دەرێ ئەو جلکە جوانم لەو کڕی ئەوڕۆ جلکم لەو شتوبی ئەوڕۆ ئەتون سەری و توم شوت دیسان خۆت پیس کردەوە ئاگاداری چ دەکەیت و دیسان خۆت پیس کردەوە لە چێن دەربووی بگرە جیاوازترەگە بمانەوێت کاریگەرمان هەبێ و منداڵەکانمان باشی میرەبانی بۆ منداڵەکان بکەینەوە منداڵەکانیش ببینە جێی سوکنایەکی تەواو بۆ ناخی منداڵەکانمان چ بڵین یا ڕەبی بەخێر بێ و کوڕشیرینم کچیشین مۆ لە چێ بووی وەڵڵای ئەو مارە دێگو ئاشی ئاو لێ بڕای ئەو ماڵە وەڵڵی چۆل ببوو ئەگەر بەو زمانە قسەمان کرد ئەگە بەو شێوازە قسەمان کرد ئەگەر دانیشتین کە نانی نەخوارد لە بڕی ئەوەی کاکەگە قسەی باشیش ناکە قسەی خراپ مەکە منداڵ نانی نەخوارد کودا بینانی نەخۆی دەمری لە برسان عەدت دەبی نانی نەخۆی ئەوەیە دەخۆی بخۆ ناخۆی چاویشت دەربێت دوور لە مەقامی ئەوەی خۆشەویست چاویشت دەربێت پارەت نادەبێت بچی دلیڤەری گاسکەی لە فەی لە دەرێ بخۆی ئیلا دەبێ ئەوەی بخۆی دادەنیشین کاتێک کە منداڵ نانی نەخوارد یعنی لۆ خۆت ئەو هاشین و مۆر دەکەیەوە لەبەر چێ لۆ دەکەی ئاسایش ناو ماڵەکەی تێک دێ منداڵە برسی نیە ئێستاکە کێکەکی خواردێ خاوەکی خواردێ حەزی لێ نییە لێتان تووڕە بۆ زۆر تەبیە سەعاتێککە خۆ تەحمل ناکە دەچ سەلاجەکەی دەکاتەوە خوێنانەکەی دەخوا ئەوە شێوازی ڕەفتاریکردنی ئێمەمانایە بەرامبەر منداڵەکانمان وا دەکا منداڵەکەم بەڵام مامۆستا تکایە ئەو قسەیان بە نەزەڕەتی باروەر بگرن بەردەوامی پرۆسەی پەروەردە پرۆسەی بەردەوامە بێگومان نابێ بێزاری تێدا بێت مامۆستا هەندە جارەیە مەسەلەن ئەمن کردیش مامۆستا ئیستفادەی نەبوو ڕاست عەزیزی من ئێستا ئێمەمانە بمانەوە فێرە زمانێکی نوێ بین چەندمان پێویستە مامۆستا شش مانگمان پێویستەوە نیە تو شتێک کە دەسەپێنی بەسەر منداڵەکەت پێ وایە شتێکی باشە و داهاتووی ئەو منداڵە جوان دەکا سەبر لەسەر بگرە بێگومان تۆ ڕەفتارێکی دەدەی ڕەفتارێکی لێ وەردەگریەوە تا کاتی دەوێت بێگومان دوو هەندە جاریشەیە مامۆستا بوویتە خوو چونکە هەر شتێک پێداویستیە لە پاش پێداویستی پاش چ ڕۆژی دەبیتە خوو توتەوێ خووە دوای ئەو دەبیتە پێداویستی ئەگە بتەوێ پێداویستێک لە منداڵێک وەگری و لە کەسێک وەگری و جاری وایە دەمری بەڵام ئەگەر ئێمەمانە بە شێوازێکی ئارام بەخش بە شێوازێکی ئەرێنی لەگەڵ منداڵەکان بووین هاوخەمی منداڵەکان بووین هاو دەردی منداڵەکان بووین هاو ڕێگای منداڵەکان بووین هاو سۆزی منداڵەکان بووین باوەڕ بکە ئاخیرەن منداڵەکە دێ گرێی دەرونی خۆ و ناخۆشی و ناڕەحەتەکانی ئەو ڕۆژە و تەواوی ئەو ڕۆژەیە لە تو لەگەڵت باز دەکەن دیارە ئەوە هیوای هەموو خێزانەکەی هیوای هەموو دایک و باوکێکە کە منداڵەکەی بۆ هەموو شتێک بگەڕێتەوە بۆوی بۆ هیوای کە هەمومان هاوڕێی منداڵەکانمان بین مامۆستا گیان دوا قسەت بە کورتی هەر سەبارەت بەوەی چۆن ببینە هاوڕێی منداڵەکانمان نمونەیەکی جوان بین لە بەرامبەر منداڵەکانمان کاتێک کە دەڵێن منداڵەکەم ئارام بە لەسەر خۆبە چت هەیە لۆم باسکە گرینگە منیش ئەو نمونە جوانە بم کاتێک کە تووشی ناخۆشیێک دەبم تەواوی ئەو ناخۆشی ئەو ڕۆژە لە بۆ منداڵەکەم باسکەم جار پرس بە منداڵەکەم بکەم لە گۆڕنی سیارەکەم پرس بە منداڵەکەم بکەم دایکەکە لە لێنانیشی و خواردنی ئەو ڕۆژە پرسێک بە منداڵەکە بەشداری پێکردنی منداڵەکە زۆر جار ئێمەمانە سەفرێکدان یەڵە دەچینە ماری فرانزی دەچینە فرانس سەفرەی زۆر جار ڕێی منداڵەکە وەگرین ئەو جارە بەدلی داکرد بە ئەو جارە بەدلی من بوو بە ئەو جارە بەدلی تووبی ئەوە وا دەکا منداڵەکانمان باشتر گوێمان بۆ بگرن و هاوڕێمان بن وەچی گوتم هاوسۆز و هاوخەم و هاودەردمان بن بەو هیوای ئێمەش مامۆستا محەممەد فەتاح فریزی ماستەر لە پەروەردەی منداڵ زۆر سپاس دەکەین سەلامەت بن سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر تاڕقەیشتری بەرنامەی ئەزمموی پۆل بەخواتان دەسپێنین خواتان لەگەڵ